تا لەسەر مەسەلەی النەورۆز لە سەردەمی سەرەتایی تێکەڵبوونی عەجەم بە عەرەب نەورۆز وایان زانیە هەر مادام ئاگرێکرێت و هەر بەشێک لە ئاگرپەرستی بەڵام لە سیەری عەلامی نوبەلا ئیمامی ذەهەبیە یەکێک لەوانەی کە ڕێگەی دابچنەوە معاویە بۆ معاویە لەم دوایە بووە کاتێ تێکەڵە من لەگەڵ عەجەمازانن نەورۆسیە سەرەتا هەر لەبەرەوەی ئاگرە و فارس و کوردوانش ئاگریان پەرستووە وایان هەر بەشێکی دینیە سەرەتا کە مەنعکرا بەڵام دوای کە تێکەڵ بوون و سەقافات تێکەڵ بوو لە یەک تێگەشتون لە سەردەمی معاویە کوڕی ئەبی سوفیانە ئەڵێم نەورۆز بکەن و نۆلێکی باری سەحابەش لەو سەردەما لێوە بوون جگە لە سەحابانەوانێکەوە کردنەوەی ئاگرە نابێتە بیر ئەمام نابێت ئەوە مۆزوع بۆ دیاریکردنی ساڵ بووە ینی وەسایل نەبووە وەسایلی تەکنەلۆژی ئێستا هەڵی ئاگادار کردەوە جگە لە ئاگر جا لەبەرەوە قەولێکیش هەیە قەولی سەحابیەکەەوەی بەشداری بکات لە نەورۆزەکانیانەوەی ئەو قەولەی ئیمامی بەیهەقی هەر ئەڵێ سەنەدەکەی ضعیفە من خۆم لە بابی نەورۆزا باسم کردووەوە لە پەیجەکەی خۆمە بەڵام کردوێت جا لەبەرەوە ئیسلام بۆ شێوەیە نییە کە بەڕاستی خەڵکێک وێنایەکێکا بەبێ لێکۆڵینەوەی علمی بەبێ لێکۆڵینەوە دراسە هەر لە خۆیەوە شتەیە بەسەریا و یا قسەی کەسێکی گەنیا باگراوندێکی سیاسی لە کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4